بە ئامادەبوونی هەوادارێکی زۆر خانمە گۆرانی بێژ لەنج عەلی کۆنسێرتێکی گۆرانی بۆ قوتابیانی کەم دەرامەت لە شاری هەولێر ساز کرد. بەگشتی کۆنسێرتەکەمان زۆر باش ڕۆی پێشوازێکی زۆر باش هەبوو. زۆر سپاسی ئامادەبووانەکەم زۆر سپاسی کەناڵی ڕووداوەکەم لە سەرەتای ئەم کۆنسێرتانەمانەوە پشتگیرێکی هێچگار گەوریان کردن. سوپاسی یەکە بە یەک ستافەکانیانەکەم، سوپاسی پارێزگای هەولێرەکەم. لەم کۆنسێرتەدا چەندین گۆرانی و پارچە میوزیک لەلایەن گروپی لور و خانما گۆرانی بێژ لەنج عەلی پێشکەشکرا کە بۆ مای دڵخۆشی ئامادەبووان. پێشتر لەنج عەلی دوو کۆنسێرتی لە شاری سلێمانی ساز کرد کە زیاتر لە 30,000 کەس لە ماوەی 2 ڕۆژدا بیسەر و بینەری بوون. ئەو کۆنسێرتانە ساتێک حەسانەوەی ڕۆحە بۆ ئەوەی ئێمە بیرکردنەوەکانمان جوانتر بێ، بۆ ئەوەی بەختەوەرتر بژین. ئەمەش خۆی لە خۆیدا پێشکەشکردنێکە بە ڕۆحی کاکە ئالانی جوانەمەرگ، پێشکەشکردنە بە ڕۆحی ئەو شەهیدانێک کە لە سەنگەرەکان شەهید دەبن، ڕۆحی خۆیان جانفیدا دەکەن بۆ خاچی کوردستان. لەنج عەلی ئەم ساڵ توانیویەتی یەکێک بێت لە چالاکترین گۆرانی بێژکە 5 کۆنسێرتی گۆرانی و هەروەها 5 کلیپ بڵاو بکاتەوە. دوای ئەوەی خانما گۆرانی بێژ لەنج عەلی لە میانی بەشداریکردنی لە بەرنامەی ڕووداوی ئەمڕۆی تۆڕی میدیای ڕووداو داوای لە پارێزگاری هەولێر کردبوو بۆ ئەنجامدانی کۆنسێرت لە هەولێر هاوکاری بکات. نەوزاد هادی پارێزگاری هەولێریش بەدەم داواکاریەکەی هاتوو ئامادەی خۆی بۆ هەموو هاوکاریەک دەربڕی. ڕێکەوت سەلام ڕووداو.